گەنجان بە هیواترین و پڕتواناترین چینی کۆمەڵگەن. گەنجان ئەو چینەن کە بڕیارەدەن داهاتووی کۆمەڵگەیەک چۆن بێ، ئایا کۆمەڵگەکەمان بەرەو پێش بچێ یاخود کۆمەڵگەکەمان بەرەو دوا بچێ. تەبعەن گەنجان لە دوو چین پێکاتون، چینێکیان کە نشست و تەمەڵن لە بەرەو پێشچوونە و چینێکیشیان کە هەمیشە چست و چالاکن. تەمەنی گەنجەکان بەپێی جۆری کەسایەتی مرۆڤەکان ئەگۆڕێ. خۆی تەمەنی ستاندار کە بۆ گەنجەکان دیاری کراوە ئەوەیە کە لە تەمەنی ئیتر لە دوای قۆناغی دەی ئامادەیی کە ئەکاتە تەقریبی 14 ساڵ بۆ 13 ساڵ هەتاوەکو 25 ساڵی بە چینی گەنج ناو ئەنرێت و پێناسی پێکرێت. تەمەنی گەنج تەمەنێکی دیاریکراوە، ئەو تەمەنەیە کە بڕیارەیات کە چی بکات. تەمەنی گەنج ئەو تەمەنەیە کە بڕیارەیە کە ئایا خۆی دروستکات و ئەو بەهرەیە کە تایەتی دروستیکە و ئامانجەکانی دیاری بکە، چونکە تەمەنی گەنجی بڕیارەیە کە پلانی داهاتوو بۆ تەمەنی سەرۆگەنجی چی بێ، کەواتە پێویستە لەم تەمەنەیە ئێمە ئامانجەکانمان دیاریکەین، هیواکانمان دیاریکەین، بەرەو پێشچوونکەین بناخە و دروستبوونی خۆمان دروستکەین. خۆ دەزانیت و هەمووان ئەزانن کە دروستبوونی بناغەیە لە هەر شتێکە پێوەری سەرەکیە بۆ دروستبوونی کەسایەتی، کەواتە گەنجان تەمەنی گەنجێتیان ئەبێت تەمەنێک بێ کە دروستبوونی بناغەیان بێت. بەرەو پێشچوونی گەنج لە هەر کۆمەڵگەیەکە 4 پێوەری سەرەکی ئەگرێتەوە و لە هەرێمی کوردستانیشە بەداخەوە کۆمەڵێک گرفت وای کردو ئەم 4 پێوەرە بە تەواوەتی بناغە و بنچینەی خۆی نەگرێت. یەکێک لە پێوەرەکان گرفتی خودبوونە. گەنج خۆی جارێک خۆی یەکلایی نەکردوێتەوە کە ئەوێ چی بکات و ئیهمال لە لەوانەی کە ئەوێ بەدەستی بێنێ و ئیهمال لە لەوانەی کە ئەوێت هەوڵی بۆ بدا. ئەم گرفتە خودبوونانە کە هێشتا لە ناخی خۆی چارەسەر نەکردووە وای کردووە کە گەنج نەتوانێت ئەوەی کە ئێوە بەدەستی بێنێ. دووهەمیشت گرفتە سیاسیەکانە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە بە درێژایی مێژوو تووشی ئەم گرفتە سیاسیانە بووین، هەم لە ناوخۆی وڵات و هەم لە ناوخۆی هەرێم و هەم لە دەرەوەی هەرێمیشە. ئەوی تریان گرفتە ئابوووریەکانە کە گەنج پرۆژەیەکی لە بەردەستە ئەوێت ئیشەکانی بەرەو پێشبەرێ، بەڵام لایەنێک و سەپۆرتێکی ئابووری نییە کە ئەم گەنجە بەرەو پێشبەرێ. لە هەمان کاتە گرفتە سیاسیەکان و گرفتە کۆمەڵایەتیەکان یەکێکن لە گرفتە هەرە سەرەکیەکە. گەنج لە ماڵەکەی خۆیدا کۆمەڵێک کێشە و گرفتی هەیە کە ئەمە واکە بیر لەوە نەکاتەوە کە داهێنان بکە یان توانای ئیبداعی نەبێ، یان گرفتە کۆمەڵایەتیەکان کە لە ناو ژینگە هەن وای کردووە بەرەو لایەنە خراپەکانی بەرێ لە جیاتی ئەوەی بە لایەنە باشەکانی بەرێ. بۆیە ئەم 4 فاکتەرە ئەم 4 فاکتەرە سەرەکیە وای کردووە گەنجان چابێت هەوڵی زیاتر نێن بەڵکو لە ستێپێکا بوەستن. ئەمە کاریگەریەکی سلبی بەداخەوە لەسەر گەنجان دروست کردووە. بوونی هەری کار دوو کاریگەری لەسەر گەنج دروستەکە بەداخەوە کە لە سا هەفتای کاریگەریەکە خراپە ئەتوانین بڵین لە ساسی باشە. ئەم نەبوونی هەریکارە واکە گەنجان ئەگەر بڵین باشەکەی واکە گەنجان بەرەو بیرۆکەی داهێنەرانی خۆیان بڕۆن کە بڕۆن بڵێن ئێستا هەری کار نییە کەواتە با من بچم بە دوای شتێکە بگەڕم کە هەلی کار بدۆزبەوە. بەڵام لە سا هەفتاکەی تری ئەوەیە کە گەنجان ئەو شتێک کە تەواوی کردووە، ئەو پرۆژەی کە تەواوی کردووە، ئەو شاهدەیە کە بەدەستیانە، ئەو تەخڕۆجەی کە لە زانکۆکەیە کردوێتی ئەو شتە نییە کە ئەو بەدەستێنێ. لە هەندێک لایەنە لە هەندێک شوێنە ئەکرێ هەنێک تەخەڕوج بتوانن ئیشەکەی خۆیان بەدەست بێنن، بەڵام بەداخەوە ئێستا ئەبینی کەسی شیاو لە شوێنی شیاوانیە. بۆ نمونە کەسێک هەندەسی تەواو کردووە ئیشی پەرستاریەکە، کەسێکە هەندەسی تەواو کردووە ئیشی کادرێتی و کتاباتەکە کە ئەمە وا ئەکات ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی ئەم گەنجە هەر حەز نەکات لەوەی کە ئیش بکات، چونکە ناتوانێت ئەو تومەحەی کە چەند ساڵە هەوڵی بۆیاوە بگەێت پێ، یاخود هەلی کارەکەی ئەوێ بڕوا بەرەو پێش بچێ، زمان نەزانێت، هەموو شتێکە زانێت کە ئەڕواتە شوێنێک ڕەگەزی بەرامبەریانەوێ کە ئەکاتە مێینەکان یان بەداخەوە یان مێینەکان کە ئەڕۆن لە ناو کۆمەڵگەکەیە ڕێگەنیان کە ئەم ئیشە بکەن، کە ئەم کۆمەڵە گرفتانە وای کردووە هەم لاوازی هەلیکار هەم گرفتەکانی چواردەوری لاوازی هەلیکار وای کردووە کە ئەگەنجان تااقەت و توانەشیان نەبێ بۆ کارەکە سەر ڕێگەوەی کە هەلی کارەکەش هەبێ. یەکێک لەو شتانەی کە وای کردووە گەنجان
بەرەوجوا بەرێ بەداخەوە لە کۆمەڵگەی کوردیا بە تایبەتی سوۆشیال میدیایە لە هەموو جیهانە سوۆشیال میدیا گەنجان بەرەو پێشەبە بەڵام ئەم کاریگەری نەبوونی هەلیکارەوەی کردووە کە کاتێکی زۆر هەبێ بۆ گەنج ئەم کاتە زۆرەشی بەچی پڕکاتەوە بە سوۆشیال میدیا جا لەم کاتەیە گەنج دوو بەش دەرەکەوێت بەشێکیانەوە گەنجانەیە کە ئەم سوۆشیال میدیای بەباشی بەکارهێنێ بۆ نمونە پیجێکی ئۆنلاین دانا بۆ نمونە ئیشێکی ئۆنلاین ئەکات و سوۆشیال میدیاکە بەکار ئەهێنێ بەڵام لە سوودی ئابووری خۆی و جۆرێکی تریان بەداخەوە کە ئێستا لە ناو کۆمەڵگەی کوردیا بەردەوامە و ئەیبینین بە تایبەتی لە سوۆشیال میدیاکان و ئەپە دیاریکراوەکانە گەنجان هەوڵەیەن لە پێناوی بەدەستێنانی کۆمەڵێ پارەیە کۆمەڵێک لە کەسایەتی خۆیان لە شخصیاتی خۆیان لە ناوبانگی خۆیان ئەن لە پێناوی بڕێک پارەیە یاخود گەنج هەیە ئەوەش بەکار ناهێنێ هەموو کاتەکەی خۆی بە سیرکردنی کۆمەڵێک شتی بێماناوە بەکارهێنێ کە هەم ئەوانەی کە سەیری ئەەکەن و هەم ئەوانەیشی کە ئەیکەن کە ئەمە دوورە لە بەها کۆمەڵایەتەکان بەها ئەخلاقیەکان بەڵام لەبەرەوەی کە ناچارە کە ئەبێ ئەم کارە بکات و ناچارە بۆی بڕێک پارە پەیدا بکە ناچارە کە عەرزی خۆی بکات لەسەر سوۆشیال میدیایەک بەڵام ئەگەر بینە باری واقعی ئەگەر ئەو گەنجە هەلێکی باشی هەبێ پارێکی باشی هەبێ ئابوورێکی باشی هەبێ هیچ کەسی حەز ناکات لەوەی کە شخصیات و کەسایەتی خۆی لە سوۆشیال میدیایەکە دەربخات نەبوونی هەلی کار سەرچاوەی زۆرێک لە کێشەکانە لە ناو کۆمەڵگەیە بە تایبەتی کۆمەڵگەی کوردی کە تۆ خێزانێکی هەیە خێزانێکی بەختەوەرێ هەیە خۆشت ئەوە خۆمان چەندەها جار شاید حاڵی ئەوە بووینە کە گەنجێک دوو گەنج لە پێناوی ئەوەی کە هیچ ئابوووریەکیان نەبووە لە یەکتری جابوونەتەوە ئەم نەبوونی هەلیکارە و ئەکە گەنجان پەنابەرنە بەر کۆمەڵێک کاری خراپ لەوانە گەنج هەیە پێویستی بە پارە هەیە و ئەوێت پارێک بەدەست بێنە هەڵ ئەستێ بە هەڵخەڵەتانی کۆمەڵێک گەنجی کە پارەیان لێوەرەگرێ ئەم پارە وەرگرتنە و ئەکا گرفتە خێزانیەکان لە ناو کۆمەڵگای دروست ببێت کۆمەڵێک بەشی ئەخلاقی کۆمەڵێک گرفتی ئەخلاقی کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی کۆمەڵێک گرفتی گەورە لە ناو خێزانەکانان دروست بکات کە لە دواترە ئەمە گرفتە گەورەکانی لەیەکەوێتەوە لەوانە کوشتن لەوانە تعداکردن لەوانە ڕاکردن هەڵهاتن ئەمانە هەموو ئەو کارانن ئەو هۆک فاکتەرانن کەوایان کردووە لایەنە ئابوووریەکەیە کە زاڵ ئەبێ کەمی لایەنی ئابووری و نەبوونی پارە زاڵ ئەبێ بەسەر ئەو کەسان ناچار هەندێک کات مرۆڤەکان ئەکەونە ئاستێکی لاوازەوە بۆی ناچارە بن پەنابەرنە بەر کارێکی خراپ کە ئەمە کارە خراپە نەگرفت بۆ خۆیان دروستەکە بەڵکو گرفت بۆ تەواوی کۆمەڵگەکە و چەنەها خێزانی تریش دروستەکە ئەو هەلەی کە بە گەنج ئەدرێت پێویستە گەنج بەرچاوی ڕوون بکرێتەوە یەکەم شت پێی بوترێت کە تۆ چینی سەرەکیت لە کۆمەڵگەیە و بڕیارە تۆ ببی بە شتێک و بڕیارە تۆ داهاتوویەک دروستکەی و ئەم داهاتووە کە کۆمەڵگەیەک بەرەو پێشەبا کە هەرێمێک بەرەو پێشەوە لە کۆتاییە کە ناوت ئەچێتە ناو یەکێک لە لیستەکانی جیهانەوە کەواتە پێویستە یەکەم شت حکوومەتی هەرێمی کوردستان دەرگاکانی بەڕووی گەنجا بکاتەوە جا لە ڕووی هەلی کارەوە بێ لە ڕووی توانستەکانیانەوە بێ چەندەها گەنج تەخەڕوجی زانکۆکان و کۆمەڵێک کاری تر ئەگەن کارکردن عیب نییە بەڵام خۆشە مرۆڤ لە شوێنی خۆی کاری خۆی بکات بۆیە ئەم هەریکارێکە بە گەنج ئەبەخشێ واکە گەنجەکان بەرەو پێش بچن واکە گەنجەکان هەوڵ بن بەڵام لێرەیە گەنجەکان ئەبێ هەوڵی خۆیان بن بەرەو پێشچوون بکەن چەندەها خولی سەرکەوتنی خودی هەیە خولی بەرەو پێشچوون هەیە خولی سەرکردایەتی هەیە خولی پەرەپێدان هەیە لە هەر بوارێکە کە ئێمە لە ژیانە هەمانە و لە هەر بوارێکە کە ئێمە شارەزایمانێ خولمان هەیە سیمیناراتمان هەیە پێشکەوتنمان هەیە بڕوا بگەڕێ بە دوای باشترینەکانە خۆی بدۆزێتەوە لە باشترینەکانە دڵنیابە لە باشترینەکانی شاتوانێم سەر بکەوێت و ئەو شوێنە باشترینەکان بێکەوەریەگرێت ئەم گرفتانەی کە تووشی کۆمەڵگەی کورتی ئەبێت تەواوی ئەم گرفتانەی کە لە ناو کۆمەڵگەی کوردیا هەمانە تەواوی ئەو گەنجانەی کە تووشی گرفتی خۆکوشتن و نائومێدی و کێشە دەرونیەکان ئەبن نەبوونی هەلی کار وای کردووە گەنج بەرەو دووشت بڕوە یەکەمیان کێشە دەرونیەکان دووهەمیان کێشە کۆمەڵایەتیەکان وای کردووە گەنج سەرگەردان بێ وای کردووە گەنج نەزانێت چی ئەگات نەزانێت بۆ کوێ ئەڕوا هیچ کەسێک حەز ناکە نیشتیمانی خۆی جێبهێڵێ هیچ کەسێک حەز ناکە شوێنی و زێد و باوی باپیرانی جێبهێڵێ ئەگەر ژینگەیەکی گونجاو هەبێ هیچ گەنجێک حەز ناکە لە باوش و ئامێزی دایکی دوور بکەوێتەوە بۆیە چارەسەری ئەم گرفتە یەکەم لای حکوومەتی هەرێمی کوردستانە یەکەم لای دەستگا بەرەو ئەو دەستگانەیە کە
سەرتەرێن بۆ بەرەو پێشچوونی گەنجان دواتر خودی گەنج خۆیەتی ئەگەر ئێمە حکومت بتوانێت هەلێکی باش بۆ گەنجان دابینکە و بتوانێت ئەوەی گەنجان پێویستێتی بۆی دابینکە و ساحەکەی بۆ دابینکە تۆپەکەی باتە دەست گەنج لەسەرێتی کە گۆڵەکانی بکە بۆیە وا باشترە وا چاکترە کە گەنجان هەوڵ بن خۆیان بەرەو پێش بەرن ڕاستە لە ژیانی ئێمەوە لەم ژینگەی من و تۆیە کەتیایە ئەژین حکومت کەم تەرخەمە بەڵام تۆ نابێ کەم تەرخەم بی تۆ نابێ دوا بکەوی تۆ ئەبێ هەمیشە لە یەکەمەکان بی زۆر گەنجمان هەیە کە هەر وەکو تۆ تەخەڕوجی کردووە هەر وەکو تۆ خوێندنی تاوا کردووە بەڵام ئێستا لە هەلێکی کاری باشایە بۆیە بیرکەرەوە کە داهێنان دروست بکەیت چاوەڕێی دەستی هیچ کەسێک مەکە چاوەڕێی دەستی هیچ لایەنێک و هیچ بەرپرسێک مەکە چاوەڕێی دەستی حکومت مەکە هەوڵ بە خۆت دروستکەی ڕاستە حکومت پێگەی سەرەکی هەیە لە بەرەو پێشچوونی گەنجان ڕاستە حکومت ئەتوانێت زۆر کار هەیە بە گەنجی ببەخشێ بەڵام لە کۆتاییە ئەوە ئێمەین بڕیارەدەین کە ببین بەچی ئەوە ئێمەین بڕیارەدەین کە ئایا چی بکەین ئەوە ئێمەین بڕیارەدەین کە ئایا ئەوەی ئەمانەوێت بەدەستی ئەهێنی ئەوە ئێمەین بڕیارەدەین سفرەکانی هەزارێک نەبین بەڵکو یەکێک بین لە هەزارەکە هەمیشە سەرکەوتووە بن گەنجەکان دڵنیام ئەتوانن ئەوەی باشە بەدەستی بێنن دڵنیام ئەتوانن ئەوەی کە هەدەفیانە بەدەستی بێنن بەڵام بەمەرجێ خۆیانیان خۆش بوێ پایی خۆیان دروستکەن ئامانجی خۆیان دیاری بکە